دوو پێشمەرگەی برینداری حزبی سازمانی خەباتی کوردستانی ئێرانن کە بەهۆی دوو درۆنەوە بارەگاکەیان لە شەوی پێنجشەم لەسەر هەینی کرایە ئامانج. ئەوان باسی ساتی بۆردومانەکان بۆ دەکەن و دەڵێن بەهۆی درۆنی دووەمەوە بریندار بووین. هەوتی ئێوارە خەریکە سراحەت بووین، یەک جار درۆنی ئەوەڵی لێدا نەدام درۆن بوو یان موشک بوو، درۆنی ئەوەڵی لێدا ئەدی هەمومان هەڵاتینە دەر، دوو کەس لە ناو دیوەکە بووین هەڵاتینە دەر و لەو سەکۆ ڕۆشتی نەخوارێ. دوایەوە چەک و چۆڵەکەم بەجێ هێشت بوو، دووبارە هاتمەوە چەک و چۆڵەکەم بێنم، درۆنی دۆمی لێماندا. ئەو موقع کە هەم من لەیرا بووم هەم هاوڕێترم، وەڵایە بەس هەناسم ناکێشێنێ هەمووی بەدەنم باڕوود بووە، هەموو بۆنی باڕۆت بە کولەن میان دەشتم هین بووە، بەس سەریشم زەربەیە گەورەی دیوە. کە درۆنی یەکەمی لێدا دەنگی زرمەکەی هان من هەڵاتمە دەرەوە بۆ لای هاوڕێکانم کە لەوێ هاوڕێکانم بینی وتیان سامان لە ژوورەیە. منیش نەمهێش کەسی تر بێ خۆم بە هەڵاتی نادم کە هاتم درۆنی یەکەمی لێدا بۆ ئەویا ئاور بوو بەناو ئاورەکەی هاتم کە بچم بە دوای سامانە ئەو هاوڕێمان سامان ئەگەڕاوە چ بووە دەرەوە گەڕاوە وتیم و چیەکەی لێرە بۆ ناچیتە دەرەوە تیاتوم بە دوای چەکەکەمە لەویا تەقینەوەی دووەمی لێدا منی لەبەر ژوورەکەیەوا بووم ئیتر مەوجەکە و ئەو وردە شیشە هات بە سەرما کە ئاویش وردە شیشەی بەرکەوتووە لەگەڵم لایەشم کە ئەو مەوجەکە لێی داوە ئەمانم سڕە. ئەندامێکی کۆمیتەی ناوەندی حزبی سازمانی خەباتی کوردستان بە پەیامی وت ئەوان زیانێکی زۆریان لێکەوتووە جگە لەوەی دوو کەسیانی لێ بریندار بووە بارەگاکەشیان زیانی بەرکەوتووە. بەداخەوە بۆ زیانەکانی دوو پێشمەرگەمان بریندار بوون کە خۆشبەختانە ئێستا کوڕین لەژێر چارەسەردان لە نەزەر زەرەدوزیانی بەربیناکان و ئەموالی سازمانی خەباتیشکە و بە خۆتان تەسویرتان کرد زەرەدوزیانی شێکدار زۆرمان وێکەوتووە کە بەڵام لە هەمان کاتدا بەوە خۆشحاڵین کە زەرەدی ژیانیمان نەبووە. دوای دروستبوونی شەڕ و ئاڵۆزیەکانی کۆماری ئیسلامی ئێران لەلایەک و ئەمریکا و قەوارەی زاوێنی لەلایەکی دیکە لەلایەن ئێرانەوە هێرش کراوەتە سەر بەشێکی زۆر لە بنکە و بارەگاکانی پارت و لایەنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەو هۆیەوە تا ئێستا چەند کەسێک بریندار بوونە تارانیش هەڕەشەی توند لەسەر ئاستی دامەزراوەیی لە هەرێمی کوردستان دەکات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.